حکومەتی ئەلکترۆنی لە شاری سلێمانیەوە بنیاد دەنرێت بۆ ئەو مەبەستەش لە پرۆژەیەکی فراوان و پێشکەوتوودا سەرۆکایەتی دادگای تێڵچوونەوەی سلێمانی بە ئەلکترۆنی دەکرێت و لایندەیەکی نزیکیشدا ئەو پرۆژە بە ڕووی هاوڵاتیاندا دەکرێتەوە. لەمە دووە هەموو ئیشوکاری دادگا و ڕاپەڕاندنی ئەرکەکانی هاوڵاتیانیش لە ڕێگەی ئەلکترۆنیەوە دەبێت. ئامانج لە جێبەجێکردنی پرۆژەکەش خزمەتکردنی زیاتری ئەو کەسانەیە سەردانی دادگای سلێمانی دەکەن. پرۆژەیەکی گرنگە، یەکێکە لە پرۆژە ناوازەکان کەوا سەرۆکایەتی دادگای تێڵچوونەوەی ناوچەی سلێمانی سەر بە ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان جێبەجێ ئەکا و جێبەجێشی کردووە بۆ جێی پرۆژەکە لەلایەن بەسپاسەوە لەلایەن پارێزگاری سلێمانیەوە دابین کراوە. ئەو سکاڵایانەی کە هەیەە لە ڕێی بنکەکانی پۆلیسەوە ئەگاتە دادگاکانی لێکۆڵینەوە دادگا سزایەکانی تر هەر هەمووی ئەبێتە شێوازێکی ئەلکترۆنی و لەمە دوای ئیشوکاری هاوڵاتیان لە ڕێی ئەم سیستمەوە هەم شەفافترە بێ و هەم ئاسانتر ئەبێ و هەم لە ڕووی تێچوونیشەوە تێچوونی کەمتری چێچێ و کارەکان خێراتر ئەبن. پرۆژەکە لە سەراستی هەرێمی کوردستان و عێراق بە وێنەیە و لە سەراستی وڵاتانی عەرەبیش دووەمین پرۆژەی سەرکەوتووە کە بەو شێوە فراوانە جێبەجێ کراوە. بۆچی ئێمە لەم شارەوە دەستمان پێکردووە؟ ئەمە خواستێکی زۆریە، هەمیشە سلێمانی بەوە ناسراوە کە دائما بە دوای گۆڕانکاریە. ئەمەش یەکێکە لەو مەشروعانی کە ئێمە زۆر فەخری پێوەکەین. ناڵێ مستا بەڵام ساڵی کە ئیبینن ئەم محکەمەیە چ بەرهەمێک ئەگەینێ بە هاوڵاتیان، ئەگەینێ بە بزنسمان، ئەگەینێ بە حکومەت خودی حکومەت خۆیان لەناو خۆیان. سەرپەرشتیاری پرۆژەی بە ئەلکترۆنیکردنی دادگای سلێمانیش ڕای دەگەیەنێت ئەمە دووەمین پرۆژە نابێت و هەوڵ دەدەن لایندەدا تەواوی شوێنە حکومیەکان بە ئەلکترۆنی بکەن. ئەمە یەکێک لەو کاروانانەی کە حکومەتی هەرێم دەستی داوەتەدا بە ئەلکترۆنی کردنی دام و دەزاکانی دەوڵات بزات لە پارێزگای سلێمانیە کە کۆمەڵە هەنگاوی باشی بۆ نراوە و یەکێکە لەو پرۆگرامانەی کە ئێمە هەدەفمان وایە وەکو پارێزگای سلێمانی زۆرترین دام و دەزگاکان بکەین بەم شێوازە لە داهاتوویەکی نزیکدا ئینشاڵڵا. پرۆژەی بە ئەلکترۆنیکردنی دادگای سلێمانی کە ماوەی ساڵێکی خایاندووە لە ئێستادا تەواو بوو و ئامادەیە بۆ کارکردن. بڕیاریشە لە نزیکترین کاتدا پرۆژەکە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بخرێتە کار و ئیدی هاوڵاتیان دەتوانن لە ماڵ و شوێنی کاریانەوە ئیش و کارەکانیان لە دادگای سلێمانی ڕابپەڕێنن. لەگەڵەوەشدا ئەو قەرەباڵغەی کە لەسەر دادگا لە پێشتردا هەبووە کەم دەبێتەوە و هەروەها هەموو ئەو نووسرا و بەڵگانەش بە ئەلکترۆنی ئەرشیف دەکرێن کە دەیان ساڵە دادگای سلێمانی پاراستوێتی. دلێر کەمال کورد، ساد نیوز، سلێمانی.